بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا، خۆشحاڵم جارێکی تر بە ئێوەی ئازیزەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە کەناڵەکەمانەوە. ئەم جاریان باس لە ئاسەوارەکانی کۆرۆنا و پەتای کۆڤیدی 19 لەسەر کایەکی تری ژیانەکەین. هەڵبەت هەمومان ئاگدارین کە ئێمە وا پێمان نایە ساڵی 2021ەوە و پەتای کۆرۆنا و نەخۆشی کۆڤید یەخەی هەموو جیهانی گرت. هیچ شوێن و کنجوکە لەبەرێکی ئەم دنیاە نەمایەوە کە ئەم پەتایە ڕووی تێنەکە و ببێتە هۆی نەخۆشکەوتنی هەتا ئەم کاتە و لە ماوەی کەمتر لە ساڵێکە نزیک بە 85 ملیۆن ئینسان کە پێم وابێ لەوانەیە ژمارەکان لە 85 ملیۆن ئەمڕۆ چوو بێتە سەرەوە و هەروەها بۆتە گیان لە دەستدانی نزیک بە 2 ملیۆن کەس لە تەواوی جیهانە و هەرێمی کوردستانیش بە دەرنەبوو لەم پەتایە و کاریگەری خۆی دانا. بەڵام پەتای کۆرۆنا کاریگەریەکەی تەنها لەسەر باری تەندروستی گشتی و لەسەر نەخۆشکەوتن و لە ناوچوونی بە کۆمەڵی ئینسانەکان نەبوو کە با بڵێین گرانترین ئاسەواری ئەم پەتایەیە و بووە هۆی شۆکێکی زۆر زۆر گەورە بۆ کۆمەڵگەی سەردەم. بە تایبەت کۆمەلگاکانی ئەوروپا کە پێیان وابوو سەردەمی پەتای بە کۆمەڵ کوژ و ئەو دەردانەی کە چارەسەری نییە یاخود چارەسەری زەحمەتە بەسەر چووە بۆ ئەم کۆمەلگایانە و پێوان وابوو کە ئەمەی تر شتێکە لە کیشوەری ئەفریقا دەرەکەوێ یاخود لە هەندێک لە وڵاتانی ئاسیا دەرەکەوێ. بەڵام کۆڤیدی 19 و پەتای کۆرۆنا بە پێچەوانەی ئەمەوی سەلمان لە هەموو شوێنێک زیاتر تا ڕادەیەکی زۆر کاریگەری لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی غەربیشداناوە. ئەمڕۆ ئێمە لە کەناڵی هیواوە لەگەڵ میوانەکەم ئەچینە سەر گفتوگۆکردن لەسەر ئاسەوارەکانی پەتای کۆرۆنا و کۆڤیدی 19 لەسەر کایی ئابووری، لەسەر ژیان و گوزەرانی خەڵک بەگشتی و لەسەر بەرەمهێنان لە سیستەمی سەرمایەداریە و ئەو ئاسەوارانەی بەگشتی بەسەر ئابووری سەرمایەداریەوە ئەیبێت. لەمڕۆوە من زۆر خۆشحاڵم کە بەڕێز نووسەر و وەرگێڕ ناجی ئەفراسیاوم لەگەڵا بۆ ئەوەی گفتوگۆکەمان بەرینە ڕێوە. زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون و سوپاس بۆ ئەوەی کە کاتت بەخشی بەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ناخان، سپاس بۆ کەناڵەکەتان، پیرۆزبایەکی گەرمتان لێ یەکەم. خۆم بە خۆشحاڵە زانم کە بتوانم لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەوە ئایدیا و بۆچوونەکانی خۆمان بخەینە ڕوو لە دیدێکی هەم ڕخنەیی هەم شیکاری سەبارەت بەو بارودۆخەی کە ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆیی تێکەوتووە. هەوڵەکەتان جێگەی دەستخۆشی و بە هیوای بەردەوامیتان. زۆر سپاس. زۆر سپاسی تۆ شەکەین کە کاتە پێبەخشین. من پێم خۆشە کاگناجی سەرەتا گفتوگۆکەمان لێوە دەست پێ بکەین کە وەکوتم ئێمە زیاتر ئەمڕۆ تەرکیزە خەینە سەر کاریگەریەکانی پەتای کۆڤیدی 19 و کۆرۆنا لەسەر ئابووری بەگشتی. ئەمەوێت سەرەتا لێوە دەست پێ بکەم بەڕای ئێوە لەسەر ئابووری جیهان وەکو ئابووری سەرمایەداری، بەرەمهێنانی سەرمایەداری، ئەمانە بەڕای ئێوە ئەوەی کە چی شتێک چاوەڕوان نەکرێ یاخود چی شتێک تا ئێستا بینراوە لەو کاریگەریانەی کە ئەم پەتایە لە ماوەی ساڵی ڕابردووە هێنای بەسەر ئەم شێوازە. خۆتە زانی ماوەی چەنەها ساڵە خەڵک با بڵێن بەرەمهێنان گەیشتۆتە ئەو پەڕی کەڵەکەکردنی سەرمایە، ئابووری بەرفراوان، جیهانگیرە و ڕیبوونەوەی بەرەمهێنان، هەموو ئەمانە وای کردبوو ئێمە یعنی بەگشتی کۆمەڵگەی بەشەری لە ڕاکەڕاکێکی بەردەواما بوو. بەڵام کۆڤیدی 19 و پەتای کۆرۆنا تا ڕادێک ئەڵەی دنیای خاو کردوتەوە لەم بارەیەوە، ئەڵەی وەستانێکی دروست کردووە لەسەر مەسەلەی بەرەمهێنان، لەسەر مەسەلەی ئەم هینا زەبەلاحە، ئەم سیستەمە ئابووریە زەبەلاحە کە دنیا بەڕێوە ئەبا. پێم خۆش بوو بۆ چوونی تۆ بزان لەو بارەیەوە. دەست خۆش بە دڵنیاییەوە تێکچوونی سروشت و تێکچوونی ژینگەک شتێکی چاوەڕوانکراو بووە لە سایی ئەم سیستەمەی سەرمایەداریەی کە قازانج و کەڵەکەکردنی قازانجی خستۆتە پێش هەموو ئامانجەکانی ترەوە. لەبەرەوەی لە ماوەی سەدەی ڕابردووە بە تایبەت لە دوای جەنگی جیهانی دووەم
پرۆسەکانی پیشەسازی و تەکنەلۆژیا پێشکەوتنی تەکنەلۆژیا بۆ هۆکارێکی گەورە بۆ پێشخستنی سیستەمی سەرمایه‌داری لە ڕووی پیشەسازیەوە و لە ڕووی بەرەمهێنانی زیاتر و زیاترەوە هەموو ئەمانە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ژینگە و سروش دەبێت بۆ یەتوانین پێشەوەی باز لە هەر ڤایرۆسێکی تر بکەین ڤایرۆسە بایۆلۆژیەکان بەکتریا بایۆلۆژیەکان ئەمانەی کە هەیە لە ڕاستیا پێش هەموو شتێک ئێمە بێ باز لە ڤایرۆسێکی تر بکەین کە ڤایرۆسێکی سیاسیە ئەویش ڤایرۆسی لیبرالیزمە ئەوەی کە سەمیرەمین لە کتێبێکان ناوێنێ ڤایرۆسی لیبرال کە لە ڕاستیە وایش بهێنێت وەکو دڵۆپێک چەوری ڕۆن چۆن بڵاوە بێتەوە لەسەر پارچە قماشێک ڤایرۆسی لیبرالیش بەو شێوەیە بڵاو بوویەوە سەرەتا لە سنتەری ئەوروپا کاتێک کە سەرهەڵەدات لە بەریتانیاوە دواتر کە ئەم ڤایرۆسە با بڵێن لیبرالیزمە گوازرێتەوە بۆ ئەمریکای ئێستا بۆ ئەمریکای باکوور و با بڵێن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و دواتریش ئەو بە شێوەیەکی تر مەسەلەن هاوکێشەکە وا ئەبینێت کە ڤایرۆسی لیبرال لە ئەمریکاوە جارێکی تر بە شێوەیەکی درەندەتر و وەکو چۆن ئێستا ڤایرۆسی کۆرۆنان شێوەی خۆی گۆڕیوە یانەوەیەکی نوێی هاتۆتە ئاراوە ئەویش ئەڵێ تەمانەمە پێشتر لە 2000ەکان سەمیرەمین ئەم کتێبەی نووسیوە ڤایرۆسی لیبرال بە شێوەیەکی درەندەتر لە ئەمریکاوە جارێکی ترە گوازرێتەوە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو فۆرمە درەندەی هەیە و پیادە ئەکرێت لە ڕێگەی حکوومەت و با بڵێن دیکتاتۆریەتە باڵادەستەکانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە وتمان گەرباز لە کاریگەریەکەی بکەین بە دڵنیاییەوە چاوەڕوانکراو بووە و کاریگەریشی لەسەر ئابووری دواترە توانین باسی ئەوە بکەین بە ڕقم باسی ئەو کاریگەری ئابووریانە بکەین بەڵام پێشەوە حەزم کرد لە ڕاستیا ئێمە ڤایرۆسە سیاسیەکە بناسێنین کە لە هەناویە بە دڵنیاییەوە دەرد و بەڵای کوشندەتر بەرهەمە هێنێت دەستت خۆش بێ زۆر دروستە هاوڕام لەو بارەیەوە کەوا بێ با لێوە سێریکەین کارەساتی لەم جۆرە یاخود پەتای لەم جۆرە کاریگەری جیاوازیە بێ بە دڵنیایی جگە لەوەی لەباری تەندروستیەوە بەڵام لەباری تەندروستیەوە کاریگەریەکی جیاوازی لەگەڵ چینی کرێکار و زەحمەتکێش لە جیهانە هەبووە مەسەن ئێمە ئەزانین کە لە کاتێکا کە چینی بۆرژوازی و سەرەوە ئەتوانن بڕۆنەوە ماڵەوە باخیان هەیە ئەتوانن ژیانێکی ئاسوودە و سەلامت لە کاتی پەتای کۆرۆنایە بەسەربەرن بە ملیۆنەها خەڵکی کرێکار ئەبێ هێشتا بچێتە سەرکار شوێنی حەوانەوەی نییە یاخود شوێنی کار و شوێنی ئیشی تێکەڵ بووە یاخود ئەو شتانەی بێکار بووە ژمارەیەکی زۆر بە ملیۆنان مەسەن هەر لە چەند مانگی یەکەمی کۆڤیدا 26 ملیۆن ئینسان بەس لە ئەمریکایە بێکار بوون و کاریان لەدەزا واتە با بینە سەر ئەوەی کە کۆڤیدی 19 لە ساڵی ڕابردووە ئەم جیاوازە چینایەتی چۆن لە خۆیان نیشاندا بە تایبەت ئەگەر بچینە سەرەوەی لەباری ئابووریەوە چ کاریگەریەکی لەسەر چینی کرێکار و زەحمەتکێشدانە بەڵێ هاوڕێکیان لە ڕاستیە دوو ڕەهەندی هەیە لێکدانەوەکان ئەگەر بە بابەتیانە بیبینین یەکەمیان ئەوەی کە سەرمایه‌داری یا بەرهەمهێنان لە ساڵی ڕابردووە وەستا و ئەم بەرهەمهێنانە زەبەلاحە ستۆپێکی پێکرا ئەوەی کە زۆر ژینگە دۆستەکان ناویانێن چۆنەڵی ئەمە دۆستی ژینگە بوو ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەوەی ئاهێک بەبەر سروشتا بێتەوە و تۆزێک هەوا پاک بێتەوە ئەوەی لەو بارەوە ئەو قسانە طبعاً ئەمە ڕەهەندەکە زیاتر ڕەهەندێکە ڕەنە تەندروستی جیهانی ئەمەی پێ خۆش بێ وەکو ئەو ئایدیا مرۆیی کە هێشتا لە ناو سیستەمەکە ئیشەکات ڕەنگە کۆمەڵێک ڕێکخرا و لێرە و لەوێ هەوڵی گرنگ بدەن لە خزمەتی مرۆڤایەتیە ئەوەی کە پێوترێ sustainable development یعنی تەنمیەی مستەدامە یان گەشە پێدانی بەردەوام چۆن کار بکرێت بۆ ئەوەی ئەو سەرچاوە سروشتیانەی کە هەیە با بڵێن پێداویستیەکانی ئێستا دابین بکات و ئاگای لە نەوەی داهاتوش بێ لە نەوەکانی داهاتوش زەمانی سەرچاوەی سروشتی و
با بڵێن مادی بکە بۆنەوەی داهاتوش، نەک ئەوەی کە هەیە بەسەلەن بەو شێوە چاوچنۆکی و با بڵێن بەو شێمە تەماحبازی و چاوچنۆکی کە ئێستا سەرمایەدارەکان خەریکن هەموو شتێک حەپەلوشەکەن وە ملیارەکانیان سەدان قاتەکەن ملیارە دۆلارەکانیان. لەم ڕەهەندەوە توانین بڵێن لە خزمەت پرۆسەی سەستەینەبڵ دیڤلۆپمنت بۆ ئەوەی پێوترێ گەشەپێدانی بەردەوام بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە هەیە مەسەلە چینایەتەکەی ئەوەی کە تۆ باس و کرد زۆر دقیقە، هەمیشە ئەوەی کە زەرمەندە چینی خوارەوەیە. یعنی تۆ ئێمە چینێکمان هەیە، طبعاً چینی ناوەڕاست زۆر بەکەمی ماوە، چینێک هەیە چینی باڵایە، چینێکیش هەیە چینی خوارەوە، چینی هەژارانە. چینی هەژاران لە بچووکترین بڕیاری سیاسەتی و بڕیاری داراییە یان ئەوەی کە پێوترێت دەسەڵاتی داراییەکێ کە بڕیارەدا لەسەر هەر خاڵێک، ئەمە یەکەم چینکەلەی زەرمەند دەبێت وە کاریگەری لەسەردانێ چینی خوارەوە و چینی هەژارانە کە زۆرینەی کۆمەلگاکان پێکەێنن لە کوردستانەوە هەتا ئەوروپا هەتا ئەمریکا. باشە وەک خۆتەڵێ و ئاماری کە خستە ڕوو، طبعاً من بە دەقیق نەمەزانی ژماری ئەوانەی کە بێکار بوون، خۆتەزانی ژماری بێکارەکان و ئێستا بگرە کۆرۆنا بووە بە بەهانەیەک هەنێ لێکدانەوە باز لەوە ئەکەن ئەگەر لە پێش کۆرۆنا کۆمپانیایەک ئیزنی کرێکارەکانی بدایە ئەبووە مەسەلەن چەند مانگێک قەرەبووی بکردنایەتەوە یاخود نەهێتوانی لەبەر سندیکا کرێکاریەکان کە لە وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەوروپا بەهێزن نەیان نەتوانێت ڕاستەوخۆ خەڵک بنێرنە ماڵەوە. بەڵام ئێستا کۆرۆنا بووە بە بەهانەیەکیش بۆ ئەوەی کە بە ئاسانی خەڵک ئیزنەدرێ و خەڵک بەتاڵەکرێ و خەڵک مەسەلەن سەرچاوی بژێویەکەی ئەبڕن و ناتوانێت هیچ بەرهەڵستیەکیش بکات. مەسەلەن تەنانەت ڕەنگە سندیکا کرێکاریەکان و ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژەکان پشتیوانیان بوون یەکێتیە کرێکاریەکان ئەمانە هەر بە پاساوی کۆرۆنا و نەخۆشیەوە دووسان نتوانن بێت خۆپیشاندان کەن و ناڕەزایەتی دەرببڕن. بۆیە ئێمە هەرگیز نابێت دڵمان بۆ ئەو لایەنە ئابووریە بسووتێ کە ئابووری وەستاوە وەبەرهێنان وەستاوە لەو ڕەهەندەوە نەبێت کە تەنیا چینی کرێکاران لێی زەرمەند بوون، نێرناونەتە ماڵەوە، ناتوانن بەرهەڵستی بکەن، ناتوان ناڕەزایەتی دەرببڕن. بە ئاسانی کۆرۆنا بووە بە بەهانەیەک بۆیان کە مەسەلەن ڕێژەی کرێکاران کەم کەمەنەوە و ئەمڕۆیەکێک لە مەترسیەکانی تر ئەوەیە کە تەکنەلۆژیا بە شێوەیەک پێشکەوتووە کە ئیتر چیتر مەسەلەن دوای کۆرۆنا بڵێن ئێمە ئەزمونێکمان هەیە زۆربەی ئیشەکان ئەتوانین لە ماڵەوە بکرێت یان بە کەمترین کارمەند بکرێت. بۆیە پێویستمان بە ئێوە نییە و خەڵک بنێرنە ماڵەوەکەوەی ئێستا مەسەلەن خاوەنی ئەمازۆن بۆ خۆی بە پێچەوانەی هەموو کەرتەکان و سێکتەرەکانی ترەوە قازانجەکانی بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر زیادی کردووە. باشە سەرمایەدارە گەورەکان بەڕاستی هیچ زەرێکیان نەکردووە. پێم وا بێت سێلاب کۆمپانیای سێلا بۆ بەرەمهێنانی ئامێرە کارەباییەکان یاخود بە تایبەت ئەوەی 200,000 ئۆتۆمبیلی کارەبایی بەرەمهێناوە تەنیا لە ساڵی ڕابردووە. ئەمە خۆی ئەم شتانەیە کە هەنێ کات گومانەکان لەسەر خودی کۆرۆنا و خودی ئەو هێستێریا و ئەو با بڵین هەڵا گەورە ئەلامی کە لە سەرانسەری دنیا لەسەر کۆرۆنا دروست کراوە خۆی ئەمەیە گومانەکان جارێکی تر لە لای چینی خوارەوە گەورەترەکە و پێی وایە ئەمەش بۆ خۆی دەستێکی ترە و هەروەک چۆن مەسەلەی تیرۆر، مەسەلەی داعش، مەسەلەی قەیرانەکانی تر بۆ خۆی سیستەمەکە خۆی لە پشتیەوە بووە. کۆرۆنا جارێکی تر ئەگەر مەسەلەن خۆی دەستیشی نەبوو بێ لە بەرەمێنانیا سوودی لێبینێەوە. یعنی ئێوە زانن لە سەرانسەری هەسارەکە ڕژێمەکان ڕژێمە دیکتاتۆریەکان لە کوردستانی خۆمان تا دەوروبەر هەتا وڵاتانی دنیا هەر یەکە و بە شێوەیەک بە فۆرم و سروشتی حکومڕانیەکەی خۆی سوود لەم پاساوە ئەبینێت، ئەوەی کە پێوترێت با بڵێن پاساوی کۆڤید-19 و کە زۆربەی کاروبارەکان ڕاوەستێنێت
جاویستم بڵێم کە من ویستم لە شوێنێکە بڵێم کە من ئاگدارم لەوەی ڕوانگەی جۆرا و جۆر هەیە کە کۆڤیدی 19 لە ساڵی ڕابردووە چەنە کارەساتی هێناوە بۆ کۆمەڵگەی بەشەری، بەڵام لەگەڵیشیا فرسەتی جۆرا و جۆری هێناوە. حەزەکەم لە بەشی دووەمی گفتوگۆکەمانە ئەچینە سەر ئەوانە و ئاماژە بە هەندێکیانین. تۆ ئاماژت بە مەسەلەی ئینڤارۆمنتیا بە کەش و هەوایە، بەوەی کە هێواش بوونەوەی بەرەم هێنان و هێواش بوونەوەی ئەم هەموو هینا وای کردووە کە فرسەتی با بڵین سستینبل دیڤلۆپمنت بەردەوامی گەشەدان و پاکبوونەوەی ئاوهەوا ئەمانە بێتە پێشەوە و چەند فرسەتێکی تر هەیە وەکوتم لە بەشی دووەما من باسییانەکەم. ئێستا پێم خۆشە بگەڕێنەوە سەرم خاڵی کە ڕای تۆ بزانم لەسەرەوەی پێم وا بێ ئاماژەشت پێیە هەر کارە ساتێکی سروشتی و پەتای کۆرۆناش لە هەمان کاتە جیاوازی لە کارە ساتەکانی کە ئیهێنیا خود لە کاریگەریەکەی کە ئیهێنە جیاوازی هەیە بۆ سەر بەپێی جێگە و ڕێگەی چینایەتی ئینسانەکان تاکەکان یاخود چینەکان. ئەسا من ئاماژەم بە هەندێکیە هەر لە سەرەتاوە بەشێک لەو لێکۆڵینەوانی کە دەرچوو یەکسەر هاواری کردوتی ئەو خەڵکانەی کە لە کەمەنەتەوایەتیەکانن لە ئەوروپا باسەکەم وتیان ئەمانە زیاتر تووشی کۆرۆنا بن، کێشەی مەسەلەیەک هەیە کە ئەمان زیاتر، یاخود باز لەوە کرا کە توندو تیژی لە بەرامبەر بە ژنان بە شێوەیەکی سەیر و سەمەرە چۆتە سەرەوانێ لە تەواوی ئەوروپا و لە تەواوی وڵاتەکانی جیهانە. مەسەلەیەکی تر ئەوەی کە بەرەمهێنان نەوەستا تا ڕادەیەکی زۆر بازار پڕە لە بەرهەم پڕە لە کاڵا بەمانای ئەوەی ئەو خەڵکەی کە ئەچێ بۆ کارگە کە کارێکە بە مەجبوری ئەو خەڵکە نەیتوانی بڕاتە ماڵەوە وەکو چینی دەسەڵاتدار کە توانی بڕاتە ماڵەوە و بەهۆی ئەو سەرۆت و سامانێکە کۆی کردوێتەوە کێشەیەکی زۆری نەبێ لەسەرەوەی ماوەی ساڵێک کاریژ نەکا یا خۆ دەگەر کار لە ماڵەوە بکە و ئەمە بەشێک لەوانە. بەڵام بەشێکی تری من پێم خۆشە تۆ بیتە سەر ئەوەی کە چ چاوەڕوانیەکێ لەوەی کە لە باری ئابووریەوە هەر ئەوەی کە وتمان ژمارەی بێکار زۆر زۆر زیادی کردووە و بەردەوام بەرەو زیاد بوونەڕوە. یعنی ئەوەی کە کۆڤیدی 19 بیانووی تەواوی یاوە بەدەست کۆمپانیا گەورەکان کە خەڵک بێکارکەن ئەمە واقعەتێکە و دەستی پێکردو ئەمڕە هەندە. مەسەلەیەکی تر کە لەوانەیە پێیوەست بێ بە هەرێمی کوردستانەوە پێم خۆش بۆ ڕای تۆ بزان لەسەری ئەوەیە کە بۆ نمونە ئەم ئابووری ڕێعەیەی کە کوردستان و وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست لەسەری ئەڕۆن بەڕێوەکە یاخود ئەوەی کە ئەوان ئابووریەکەیان زیاتر پەیوەستە بەوەی کۆمپانیا جیهانیەکان چەنە دێنە ئەم شوێنانە و بۆ نەوت بەرهەمەهێنن یا بەرهەمی ناهێنن یاخود نرخی نەوتچیلێ هەموو ئەمانە چ جۆرە شتێکی لە ناو خۆیان هەڵگرتووە بۆ داهاتوو بۆ مەسەن بۆ داهاتوو وەکو ئاسەوارێکی کۆڤیدی 19 بەسەر ژیان و گوزەران لە باری ئابووریەوە هی خەڵکەوە. ئابووری چی بەسەر پرسیارەکەم ئەوەیە پێم وابێ بەڕای ڕاستەکەی هاوڕێ لە ناو لەسایی ئەم سیستەما هەنێشت هەیە چۆنەڵی بووە بە وەکو سلسلەی مێژووی وەکوەوەی کە پێوترێت کۆرنۆلۆژی بۆ نمونە وترێت 10 ساڵ جارێک ئەم سیستەمە بۆ خۆی قەیرانێکی لە هەناوی خۆیان هەڵگرتووە و ئەتەقێتەوە. یعنی ئەم پرسانە زۆر کات یعنی لەبەرەوەی مەسلەی تیرۆر هێشتا پرسێکە لە ناو ئەم سیستەما کارەکات و یەکێکە لەو پاساوانەی ئەوەی کە زۆربەی فەیلسوفەکان مەسەپرسی تیرۆریان ناو جەنگی جیهانی چوارەم لەبەرەوەی پرۆسەیەکی درێژخایەنەوە تۆ هەمیش بکەیت گۆڕانکاریەکان لە دوای پرۆسەیەکی تۆقاندن و تەقینەوەیەکی گەورە و پرسێکی دروستبوونی دەوڵەتێکی وەکو داعش لە ناوچەیەکی دیاریکراوە ئەمانە لە دوای خۆیان کۆمەڵی گۆڕانکاری بە دوای خۆیان ناهێنن. بۆیە یعنی لەسایی ئەم سیستەما کە بۆ نمونە ئێستا ئەمریکا مانۆر بە فرۆکەی B52 ئەکات هەنێشت هەیە بەڕاستی لە مەسلەی ژمارە و توێژینەوە و فاکتەکان دەرئەچێت و ناتوانی پێشبینی بکەی بۆ داهاتوو بزانی ئەم سیستەما چ بەڵاو موسیبەتێکی تر بە دوای خۆیان هێنێەوە سینارویەکی قیزەوەنتر بە دوای خۆیان هێنێت. لە ڕاستیە ئەوەی کە ئێمە وەکو داتا لە بەردەستمانە بوو لە ماوەی ڕابردووە
توێژینەوەیەکمان کرد لەسەرەوەی کە بۆ نمونە کاریگەری کۆڤید-19 لەسەر بۆرسە گەورەکانی جیهان. ئەو کات هێشتا با بڵێن سین ئاهێکی بەبەرا نەهاتبووە ئێمە کە دەستماندا ئەو توێژینەوە، لەبەرەوەی ژمارەی قوربانیەکانی سین هێشتا لە زۆربەی وڵاتان زیاتر بوو. ئەوە بوو بە شێوەیەکی زۆر کتوپڕ و چاوەڕوان نەکرا و ڕێژەکە لە ئەوروپا و لە ئەمریکا زۆر یعنی بە ڕێژەیەکی زۆر گەورە لە چاو سینا بڵاو بوویەوە و دنیای تەنی. ئێمە هێشتا ئەو کات کە لە سین بڵاو بووبەوە سیرمان کرد بۆ نمونە ئەو کاریگەریەی کە لەسەر با بڵێن پشکەکانی ئەمریکا و ئەوروپا داینابوو کۆڤید-19 هێشتا لەسەر بۆرسەی شنگهای داینە نابوو. یعنی ئەو هەڵبەزوو دابەزەی لە بۆرسەی ئەمریکا و لە بۆرسەی ئەوروپا کردی هێشتا کاریگەریەکە بەو ڕادە نەبووەوە بگرە کاریگەری نێگەتیفی نەبوو لەسەر بۆرسەی شنگهای. بۆیە ئەمە یەکێک بوو لەو خاڵانی. بۆ نمونە ئێمە هەر لە کاتی ریسێرچەکە یعنی یەکێ لەو سەرچاوانەی کە ئاهاتە بەردەستمان لەم کاتی لە ساڵی ڕابردووە سێکتەری دەرمان کۆمپانیاکانی دەرمان پشکەکانیان بەرز بووەوە، کۆمپانیاکانی خۆراک و خواردەمەنی پشکەکانیان بەرز بووەوە، بەڵکوەوەی کە پشکەکانیان دابەزی بریتی بوو بۆ نمونە لە با بڵێن سێکتەری ئەوەی فرۆکەوانی و گەشتیاری، کۆمەڵێ سێکتەری تر کە با بڵێن پەیوەندی بە هاتوچۆ بوو، پەیوەندی بە وەستانی ژیانەوە هەبوو. بەڵام لە هەمان کاتا سەیرەکەی سێکتەری دەرمان بەرزە بێتەوە، سێکتەری پشکی کۆمپانیاکانی خواراک و خواردەمەنی بەرزە بێتەوە. ئەوەی کە تۆ باسی ئەوە کرد سەرمایه‌دارەکان بۆ خۆیان لە باخەکانە هەوای پاکەڵە مژن و یعنی هەر بە تەلەفۆنیان توانی ئیشوکاری خۆیان ڕایکەن و ئەوانە هیچ کێشەیەکیان نەبوو. من یعنی شتەکان ئاڵۆزن، یعنی بۆیە هەموو شتەکان بازنەکانیش ئەگەر لە ڕەهەندێکی فەلسەفیانە و هیگڵیانە شەوە سەیری بکەی ئەم بابەتە مێژویانە هەمویان بازنن یعنی بەیەکدا چوون، یعنی تۆ ناتوانانی لە یەکیان دابڕی. یعنی من نتوانم بۆ نمونە هەر لە توێژینەوە ئەو توێژینەوەمانە باسمان کردووە لە سەجەشنی ناو توێژینەوەکەمانە هۆکار چییە کە بۆ نمونە لە سین پشکەکان دانابەزێ بۆرسەی شنگهای بەو ڕادەیە بۆ نمونە هەرز نایێنێت دا نارمێت، بەڵام لە زۆربەی بۆرسەکانی تری جیهانە بۆرسە گەورەکانی تر مەسەلەن دارمان و کراشێکی گەورە بەخۆیەوە بینێت. ئێمە شتێک هەیە کە لە ژیانی سادەی ڕۆژانەش ئەتوانی ئاماژەی پێ بکەی، پێ وترێ پرسی مێگەل لە ناو ئابووریشە ئەم شتە هەیە. یعنی بۆ نمونە کاتێک کەسێک لە ناو بۆرسەیەکە لە ناو بازارێکە بە دەنگێکی بەرز دەڵێ کاکە ئەوە بۆ نمونە دینار هاڕەی کرد، زۆربەی خەڵک پەنا ئاباتە بەر کڕینی دۆلار، یا بۆ نمونە ئەڵێت ئەوە تەواو بۆرسەکانی ئەمریکا بۆ نمونە ئیتر ئەوە بوو ئەو کاتە مەسەلەن لە دوای مانگی سێ کێرڤەکە ڕێک پێچەوانە بووە لە سینەوە بۆ ئەمریکا، ئیتر ئەمریکا ڕۆژانە ڕێژەیەکی زۆر گەورەی تیا تۆمارەکرا، ئەوە بۆ بۆرسەکانی ئەمریکا یەکسەر هاڕەی کرد. یعنی سیستەمێکە ئەو نەفشەڵە بە هەواڵێک باشە بە هەواڵێک یەکسەر ئەم بازارە گەورەی کە بنیادیان ناوە وەکەوەی کە قەیرانی دارایی 2008 و 2009 ڕوویدا هەرسیەنە. یعنی خۆتە زانی سەرەتا 2008 لە ئەوروپا سەری هەڵدا قەیرانی بانکەکان، بەڵام لەکوێ ئیتر بە تەواوی گەیشتە لووتکەەوە بوو ساڵی کە لە ئەمریکا با بڵێن ئیتر بە تەواوی دوو بانکە عقاریەکە ئەوانەی قەرزی عقاریاندا بوو بە تەواوی ئیعلانی ئیفلاسبوونی خۆیانیان کرد، قەرزێکیان زۆریاندا بوو بە خەڵک، قەرزێکی زۆریاندا بوو بە خەڵک بۆی خانوو بکڕێت، ئەوە بوو یەکسەر سعری خانوو کاتێک دابەزی بۆ خوارەوە ئیتر خەڵکەکە نەیەتوانی مەسەلەن تەنانەت خانووەکەشی بفرۆشتایەتەوە نەیەتوانی قەرزی بانکەکە باتەوە، بۆیە بانکەکانەوە بوو ئیفلاسبوونی خۆیان ڕاگەیان. حکومەتە ئەوروپیەکان و ئەمریکا هات چی کرد؟ پارەیەکی جارێکی تر لەسەر بودجەی گشتی لەسەر میزانیەی گشتی پارەیەکی خەیاڵیان خستەوە کوێ خستەوە ناو
بانکەکان کە ئەمە دیسانەوە لێکدانەوەکانی فەیلسوفان و بیرمەندە مارکسیستە یان مارکسیستەکان و بیرمەندە چەپەکان هاتن چۆن لێکدانەوەیان بۆ کرد وتیان ئەم سیستەمە کاتێک سەرمایەدارەکان تووشی ئیفلاس و هەرەسە بن یەکسەر حکومەتەکانیان بەهانایەنەوە ئەچن باشە ئێستش ئەبینین بۆ نمونە حکومەتی ئەمریکا ترامپ بودجەیەکی 900 ملیاری پەسەند کردووە ئەم 900 ملیار دۆلارە دیسانەوە چێتەوە گیرفانی کێکە لە بودجەی گشتی دەرەهێنرێت لە میزانەی گشتی 900 ملیار دۆلار خرێتەوە بازار بەڵام ئەخرێتە ئایا ئەچێتەوە گیرفانی ئەو 26 ملیۆنەی بێکار بوون و زەرمەند بوون ئەمە یەقسەکە بۆیە بەڕاستی کۆرۆنا یعنی هێشتا من ئەتوانم بڵێم کۆمەڵێ هینی ئاڵۆزی لە دوای خۆی جێهێشتووە گرێکوێرە هەیە ئەکرێت بە توێژینەوەی تر و بە وردبینین با بڵێن سەرنجدانی تر و لێکۆڵینەوەی تر بتوانین هەنێ لەو گرێکەوە بێ من ئەوەی لەم بەشە لە قسەکانی تۆ وەرم گرت زیاتر ئەوەیە کە بۆ خۆی سیستەمەکە سیستەمێکی فشەڵە سیستەمێکی ئاڵۆزە پڕە لە دژایەتی و هەر خۆدی کۆڤید لە لایەکەوە کە بۆ چەند بۆرسەیەک بۆتە هۆی داکەوتنیان و نزمبوونەوەی نرخی پشکەکانیان بۆ شوێنێکی تری وەکو ئەمەی شەنگەهای بە پێچەوانەوە بووە لەوێ بەرز بۆتەوە لەوێ نرخی پشکەکانی زیاد کردووە و لە جیهانە کاریگەری جۆراجۆری داناوە بەڵام لە هەمان کاتە هێواشبوونەوەی بەرەمهێنان لە هەندێک سێکتەرا ڕوویاوە بەڵام لە هەندێک سێکتەری ترا ئەوانیش پشکەکانیان بەرز بۆتەوە بۆتە هۆی زیادبوونی قازانجیان بە تایبەت ئەو کۆمپانیا و شوێنانەی کە وەکو ئامازۆن مەسەلەن لەسەر ئۆنلاین کارەکەن یاخود با بڵێن فرسەتیان بۆ خوڵقاوە لە کاتی کۆڤیدا زیاتر ئێمە باسیشمان لەوە کرد کە چۆن ئەم کۆڤیدە بیانووی یاوە بەدەست کۆمپانیاکانەوە کە بتوانن بە شێوەیەکی بێوێنە خەڵک بێکار بکەن بە ملیۆن ئینسان لەسەر کار بڕواتەوە لە بەشی دووەمی بەرنامەکە وەک پێشتر ئاماژەم پێدا ئێمە دێینە سەر ئەوەی کە بزانین کاریگەریەکانی کۆڤیدی 19 لەسەر ئابووری بەگشتی بەڵام لەسەر دەور و نەخشی دەوڵەت و لەسەر کاریگەری ئەم لەسەر خیتابی باوی نیولیبرالیزم لە بەرامبەر بە بچووکردنەوەی دەوڵەت لە بەرامبەر بە تێکشکاندنی خزمەتگوزاریە گشتیەکان کە کۆڤیدی 19 بە شێوەیەک پاڵێکی گەورەی نابەم خیتابەوە چۆنڵی زۆر ئەگەر نیولیبرالیزم وەکو دیدێک بۆ ئابووری و بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا هەژمونی پیا کردبوو کۆڤیدی 19 بە پێچەوانەوە ئەم کاریگەری ئێمە لە بەشی دووەمی بەرنامەکانە هەوڵێن زیاتر گفتوگۆ لەسەر ئەمە بکەین لە ئێستاە بینەرانی ئازیز ناوبڕێک ئەەکەین و دێنەوەلاتان لە بیرتان نەچێتکایە بۆ ئەوەی بەرنامەکانی کەناڵی هیوا ببینن لایک و شێری بەرنامەکانمان بکەن بچنە سەر لینکی کەناڵەکە لە یوتیوب بە تایبەت و لەوێ سەبسکرایب بکەن بۆی بتوانن هەموو بەرنامەکان ئەگەر فریای نەکەوتبێتن لە کاتی خوا ببینن دووبارە سەیری بکەنەوە دێنەوەلاتان جارێکی تر دێنەوەلاتان بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا لەگەڵ میوانی بەڕێزم نووسەر و وەرگێڕ ناجی ئەفراسیا و بەردەوامیە دەین بە گفتوگۆکانمان لەسەر کاریگەریەکانی کۆڤیدی 19 و کۆرۆنا لەسەر کای ئابووری بەگشتی لە بەشی دووەما دێینە سەر ئەوەی کە لە وتەیەکی کاگناجی لە وتەیەکی هینەوە دەست پێەکەم دەیڤید هارڤیۆ دەست پێەکەم کە لە چاوپێکەوتنێکیان لەسەر مەسەلەی ئاسەوارەکانی کۆرۆنا ئەڵێ هەندێک لەو هەنگاوانەی کە نامان لە کاتی
با بڵێن لە ساڵی ڕابردووە لە کاتی کۆڤیدی 19 ڕێگای دنیایەکی باشتری نیشانداین. ئەو ئەڵێ کە ئەو پیشانیاوین کە ئەتوانین کۆمەڵگەیەکی جیاواز بنیاد بنین کە پەیوەست نییە بە کاپیتالەوە، کە پەیوەست نییە کە ئەگەر بەمانایەکی تر قسەکەی تر ئەگەر جۆرێک تر لێک بینەوە ئەگەر کۆڤیدی 19 لە کاتێکا ڕوویبایە کە ئەم سیستەمە ئابووری تۆ باسر لێ کرد کە خۆی فشەڵە کە خۆی لەرزۆکە خۆی پڕە لە دژایەتی، ئەگەر سیستەمێکی تر هەبوایە ڕێگای دنیایەکی ئەکرا ئاسەوارەکانی کۆڤید زۆر لەمە کەمتر بێ بەسەر ژیان و بەسەر تەندروستی و بەسەر تەنانەت خراببوونی باری ژیان و گوزەرانی خەڵکەوە. لەم بارەوە پێم خۆشە بڕۆینە چەند سەرخاڵێک کە ئایا سەر چەند خاڵێکی دیاری کراوە. تۆ پێشتر لە بەشی یەکەما باسیەوەت کرد کە هێواشبوونەوەی بەرەمهێنان بەهۆی کۆڤیدەوە وای کرد کە ئەو گۆڵەی کە لە هینا هەیە لە مەسلەی گەشە پێدانە هەیە با بڵین لەوەی کە کەش و هەوا پاک بێتەوە، لەوەی کە کەمێک دەستمان سووبکەین، دەستی ئەم سیستەمە سووبکەین لەسەر وێرانکردنی زەوی و زار و دارستانەکان و ئاو و ژینگە و هەوا و هەموو ئەمانە تا ڕادەیەک ئەم فرسەتەی هێنایە پێشەوە ئەم کاریگەریانەی کەم کردەوە، فرسەتێکی یا بە زەوی کە هەناسەیەک بات لە دەرەوەی بەرەمێنانی سەرمایەداری. بەڵام مەسلەیەکی تر زۆر بەرچاو بوو. بۆ نمونە من باسکەم لە بەریتانیایە یەکێ لەو جێگانەی کە پێش لە کۆڤیدی 19 هێرشی گەورەی لەسەر بوو کەرتی تەندروستی بوو. خۆمان نەزانین کە سیستەمی ئابووری سەرمایەداری کە نیولیبرالیزمی کردووە بە وەکو با بڵێن بە هەژمونی کردەی خۆی لە 45 ساڵی ڕابردووە، یەکێ لەو شتانی کە بەردەوام خەریکی بوون بە تایبەتیکردنی کەرتێ گشتیەکان بوون، وەکو کەرتی تەندروستی، کەرتی خوێندن، کەرتەکانی تری خزمەتگوزاری و سەرنەوەی ئەو مافانە بوون کە ئینسان لە کۆمەڵگەی بەتایبەت لە کۆمەڵگەی ئەوروپا لە ماوەی چەند با بڵێن سەرەتای سەدەی 20وانە بەدەستی هێنابوون. بۆ نمونە تێکشکاندنی تێکشکاندنی دەوری دەوڵەت لە دابینکردنی ژیان و گوزەرانی خەڵکێکە کە ناتوانێت کار بکە، یاخود کە بێکارە، یاخود کە نەخۆشە، یان کە پیرە، یان کە مناڵە. هێرشێکی بەرفراوان لەسەر ئەمانە هەبوو. بەڵام لە کاتی کۆڤیدی 19 هەر لە نمونەی بەریتانیا بێمەوە کەرتی تەندروستی بوو بە ئەلگۆ و بوو بە وەسیلەی بەرەنگاربوونەوەی کۆڤیدی 19 بوو بە ڕزگارکەری خەڵک. بە مەجبوری دەوڵەت جارێکی تر بە مەجبوری دەوری خۆی بەرجەستە کردەوە لەوەی کە دەبوو بێت دابینی ژیانی خەڵک بکە، چونکە وەکوتم بە ملیۆنەها کەس لێرە شوێنەکان داخرا، کۆمپانیاکان، بازاڕەکان، شوێنەکانی کار داخراوە، خەڵک بێکار بوو، دەوڵەت مەجبور بوو کە بێتە پێشەوە بۆی خەڵک بتوانێت بژی و بتوانێت لانیکەم ژیانی دابین بێ لە کاتێکا کە ڕوبەڕووی پەتایەکی مەترسیدارە. واتە دەوری دەوڵەت لێرەیە، دەوری دەوڵەت بەرجەستە بۆەوە، دەوری کەرتە گشتیەکان بەتایبەت کەرتی تەندروستی بەرجەستە بۆ جارێکی تر. و هەر بگەڕێمەوە سەر دەیڤید هاروی ئەژڵێ دەرکەوت بۆ جیهان کە کێ ئەتوانێ پێویستیە سەرەکیەکانمان دابین بکە، کە مەسەلەی مەبەستی لە ئەوانە بوو کە کارەکەن، کە کرێکار ئەوانی کە خواردن بەرهەمەێنن، ئەوانی کە پێویستیە سەرەکیەکانی ڕۆژانەمان بەرهەمەێنن، کە ئینسان ناتوانێ بیر بکاتەوە ئەگەر خواردن نەمایە لە بازاڕە، ئەگەر ئەو بەرهەمانەی کە با بڵین پێویستیە سەرەکیەکانی ئینسان دابینەکان نەبووایە لە بازاڕە، ئەگەر خەسخانەکان نەبووایە و بۆ نمونە تایبەت بکرانە چیمان بەسەر هاو. پێم خۆشە هینەکان سەرنجی تۆ لەو بارانەوە بزانم لەو ڕوانگانەوە کە کۆڤیدی 19 ئەم جۆرە لە بە جۆرێک بەهای گەڕانەوە بۆ بەشێک لەمانە کە لە ژێر هەڕەشەی نیولیبرالیزما بوو بۆ ماوەیەکی زۆر. دەست خۆشاوڕێگیان بە دڵنیاییەوە ئەوانی کە باسی و کرد، منیش کۆمەڵێک بۆچوونم هەیە لەسەری و هاوڕام لەگەڵ هەنێ لە بۆچوونەکانە سەبارەت بەوەی کە ئەکرا مەسەلەن لە سای سیستەم و دەوڵەتێکی ترە، لە سای ئایدایەکی ترە فریاگوزاریەکان بە شوێکی باشتر بواە و دەوڵەتەکان
بە باشتر حکوومەتەکان بە باشتر فریایی خەڵکەکە کە بکەوتنایە. ئەبینیت هەر لە ڤێتنام یەکێکە لە وڵاتانەی کە حزبێکی مارکسی لینینی ئەگەرچی سەرباری هەموو ئەو سەرنجانەی هەمانە لەسەر حزبی سۆسیالیستی و کە حکومڕانی سۆسیالیستی ئەبێت چۆن بێ لە حقیقەتە، بەڵام حکوومەتێکی وەکو ڤێتنام کەمترین قوربانی هەیە لە توشبوونی کۆرۆنا و لە ئاماری مردووەکانە وەکو ڕێژەی سەدی وەریگری. باشە ئەمە توانن دواتر خەڵک سیر بکە بەسەر لەنە وڵاتانی کە کەمترین قوربانیان هەیە ئایدیاکانیان سەر بەکوێوانەوە ئەکرا بە دڵنیاییەوە کاتێک ئێمە وەکو بیر و باوەڕێک وەکو ئەو ئایدیایی کە با بڵێن پێمان وایە سۆسیالیزم ئەتوانێت خزمەتێکی باشتر بە خەڵک بە ئینسانیت بە مرۆڤایەتی کە حتمما لەم ڕەهەندانەوەیە لە ڕەهەندی تەندروستی، لە ڕەهەندی خوێندن و فێرکردن، لە ڕەهەندی گەشەپێدان و پەرەپێدانی کۆمەڵگا و سروشت و هەتا دوایی. بۆیە بەدڵنیاییەوە ئەمە ئەکرا شتێکی باشتر، یعنی خزمەت گوزاریەکان باشتر بووە لە سای حکومڕانیەکی ترا. سەبارەت بۆ بۆچوونەی تر کە دەوری دەوڵەت لە سەردەمی نیولبرالیزمە، من بۆ خۆم بۆچوونێکم هەیە لە سەرم بابەتە. پێشتر نیولبرالیزم یا هەڵگرانی ئایدیای نیولبرالیزم و قوتابخانەی شیکاگۆ و هەتا ئەگەڕێتەوە بۆ تاچەر و ڕێگان و ئەوان هەموو ئەوانە پێیان وابوو ئیتر دەوڵەت تەنیا ڕۆڵی پۆلیسە بینێت، تەنیا ڕۆڵی ئەوە بینێت مەسەلەن پاسەوانی کۆمپانیاکان بکە، پاسەوانی سەرمایەدارەکان بکە و هیچی تر ئیترە بێ بازار خۆی ئازاد کرێت، خۆی بەڕێوە ببات و با بڵێن حکومەت و هەموو شتەکان هەموو کەرت و سێکتەرەکان لە با بڵێن بەدەستی کۆمپانیاکانەوە بێ، خزمەت گوزاری گشتی بێ یاخود هەر خزمەت گوزاریەکی دیکە گەڕاندیانەوە بۆ ئیتر لە کۆتا ساتەکانە هەموو شتەکان گەیشتە دەستی کۆمپانیاکان و تەنیا دەوڵەت ڕۆڵی پاسەوان و بەڕێکردن و پارێزگاریکردنی بینی لە سەرمایەدار و کۆمپانیاکان. بەڵام سیرمان کرد وەک تۆ ئاماژە و پێکرد لە سەردەمی کۆڤید-19 جارێکی تر دەوڵەت ئەوێت هەیمەنەی خۆی بگەڕێنێتەوە، یان شکۆ بۆ خۆی بگەڕێنێتەوە و ئەوێ بڵێت ئێوە بە کۆمپانیاکانەڵێ بە سەرمایەدارەکانەڵێ ئەمە یەکێکی ترە لە بۆچوونەکان کە من هەنێک کات ئەو بیرکردنەوەم هەیە یان ئەم تەسەوراتم هەیە ئەڵێم ئەمەش کۆڤید-19 ئەمەشمان پێڵێ ئەم تەحلیلەشی بۆ ئەکرێت. دەوڵەتەکان هاتن وتیان بە کۆمپانیا و سەرمایەدارەکان وتیان ئەگەر ئێمە نەبین، ئێمە جڵەوەکە نەگرینە دەست، تۆ ئەبێ لە ماڵەوە دانیشی تو هیچ و پێ ناکرێت، پارەکان و تەنیا کاغەزێکن و هیچ بەهایەکیان نییە. باشە بینیمان یعنی ئەگەر چی بەداخەوە یعنی ئەم قسە کە ئەکرێت تەعمیم نییە. ئێمە معلوماتم هەیە لە چەند هاوڕێ و دۆستێکەوە لە بەریتانیا کە حکومەت هاتووە بۆ نمونە ئەو پرۆژە بچووکانش کە زەرمەند بوون بە بۆنەی کۆرۆناوە لە مارکێتێک لە دوکانێکەوە بیگرە، هەتا نازانم ئەگەر پرۆژە گەورەکانی گرت بێتەوە ئەمانە قەرەبوو کراونەتەوە، یعنی پارەیان خسراوەتە سەر حسابەکان و تویانە قەرەبووی ئەو ماوەی کە کەرەنتین بوویت و لە ماڵەوە بوویت و ئەمانە. ئەم قسە گەر بۆ وڵاتانی ئەوروپا بخوات بەداخەوە لە وڵاتێکی وەکو عێراق و لە کوردستان و لەم ناوچە شتەکە ئەگەر جاران مەسەلەن چینی هەژار بارگرانیەکەی ئەگەر بە پێوانەی بە کیلۆ بیپێوین، با بڵێن قورساییەکەی لە سەرشانی 100 کیلۆ بوو بێت، لە سەردەمی کۆرۆنا ئەم قورسایی سەرشانی بووە بە 300 کیلۆ، یعنی ئەگەر ئاوا وەک بە ژمارە بیپێوین ئەم بارگرانیە، یعنی سێقات بۆتەوە بارگرانی لە سەرچینی هەژار لە وڵاتە نەقەرەبوو نەکراوینەتەوە. بگرە ئێمە پێش ئەوەشی مەسەلەن بەهای دینار دابەزێت بە بیانووی کۆرۆناوە مەسەلەن موچەکان دواکەوتون، بازار داخراوە، دوکانەر مەسەلەن ئیشی نەبووە، حەماڵەکان ئیشیان نەبووە، کرێکارەکان ئیشیان نەبووە، دوکانارەکان با بڵێن جگە لە دوکاناری ئەوەی خواردەمەنی ئەو شتانە
سێکتەری دەرمان و خواردەمەی لە هەموو دنیا ئەم شتە ئەم دوو سێکتەرە نەکەوتن بەڵام هەموو پرۆژە بچووکەکان هەموو کرێکاران ئەوانەی ئیشی دەستی ئەەکەن ئەوانەی حەماڵیەکەن ئەوانەی موچەخۆرن و کرێکاری کەرتی گشتین ئەوانەی کرێکاری کەرتی تایبەتن هەموو ئەمانە زەرمەند بوون هەموو ئەوانە من چەندین با بڵێن خەڵک ئەناسم کە لە کەرتی تایبەت نێراوەتە ماڵەوە یاخود بە 3 مانگ موچەیەکی پێدراوە و لەبەرەوە یعنی قەرەبووی ئەو مانگانەی بۆ نەکراوەتەوە کە کەرەنتین بووە لە ماڵەوە بووە باشە مەسەلەن ئەوانەی کە لە کرێکاری کەرتی گشتین وەکو ئێمە بە 2 مانگ جارێک موچەمان وەرگرتووە و بە لێبڕینیشەوە ئەمە بەهانەکە چی بووە کۆرۆنا بووە لە کاتێکە ئەبوا بە بەهانەی کۆرۆناوە مەسەلەن وەکو چۆن وڵاتە ئەوروپیەکان ئەتوانین بڵین دەوڵەتە ئەوروپیەکان دەوڵەتە ڕۆژاوایەکان دڵیان نەرمترە لەگەڵ خەڵکەکەی خۆیانە ئەمە واقعەکەوە بێ دانی پیابنین مەسەلەن قەرەبوویان کردوونەتەوە لانی کەم لە ڕووی مادیەوە مەسەلەن نیان هێشتووە کاریگەریەکە بەو ڕادەبێ گەرچی لە ڕووی معنەویە حتمما کاریگەری هەبووە لە ڕووی دەرونیەوە کاریگەری خۆی بەجێهێشتووە ئازیزانیان بەجێهێشتووە بەڵام کە لێرە هێشتا بەو ڕادەش بووە نەقەرەبوو نەکراوینەتەوە یعنی سزاش دراوین وەکار کۆرۆنای بڵاوەکە پێکرد بێت دڵنیایی هەر وەک تۆ ئاماژت پێکرد چه حکوومەتی هەرێم چه حکوومەتی نازامەگەر پێم وا بێ حکوومەتی عێراقیش لەلایەکەوە موچەیان لە خەڵک بڕی ئەوەندەی تر کە پێشتر ئەوان دەستیان پێکرد بوو بەم ڕەوەندی موچە بڕین و کەمکردنەوەی پاشەکەوتە لە سەردەمی کۆڤیدا ئەمەیان تومتن کردەوە ئەمەیان زیاد و بیانۆکەش چی بوو کۆڤید بوو لە کاتێکە ئەمە ڕێک وەک ئێوە ئاماژەتان پێ لە ئەوروپا و لە وڵاتانی غەربی ئەمە ڕێک پێچەوانە بوو پێشتر دەوڵەت وردە وردە دەستی خۆی بەرەیە لەوەی کە بەسەند خزمەت گوزارەکانی کەمە کردەوە بیمەکانی کەمە کردەوە بەڵام لە کاتی کۆڤیدا بە مەجبوری دەستی نایەوە بۆ نێو ئەو سەرمایی کە کەڵەکەی کردبوو و هێنایەوە بەشێکی بە مەجبوری دابش کردەوە بەسەر خەڵکار وەکو ئاماژتان پێکرد بەسەر دوکاندارە بچووکەکانە بزنسە بچووکەکانە ئەو خەڵکانی کە کرێکارن هەر کەسێکە بە ڕەسمی لە شوێنێکاری کردبێ لە 180 موچەکی پێدراوە لە ماڵیشەوە دانیشتووە پێچەوانەکەی لە هەرێمی کوردستان جگە لە مەسلەی موچە ئەو سکانداڵە ئەو فەزاحەتباریە لە مەسلەی تەندروستیە تۆ کەرتی تەندروستی وەکو من ئاماژەم پێکرد بەریتانیا باس لەوە بوو ئەم حکوومەتی محافظین لە بەریتانیا باسییان لەوە بوو کە چۆن ئەم کەرتی تەندروستیە نیشتیمانیە بکەن بە تایبەت و چەنەها ساڵە خەریکن بۆیان ناکرێ لە کاتی سەردەمی کۆڤیدا تازە هەر ناتوانن ئەمە بکەن یعنی ئەمە سەلما کە ناتوانن دەسی بۆ بەرن تایبەتی کەرتی تەندروستی لە کاتێکا لە کوردستان پێم وا بێ لەوانەیە ئێوە زیاتر شاهیدی ئەمە بنکە بە پێچەوانەوە بوو من هەندێک هەواڵمە بیست کە لە جێگەیەک کە با بڵین فەحس بۆ کۆرۆنا بە خۆڕایی ئەکرا نەیانەهێشت دایانەخستن بۆ ئەوەی بڕۆن لە شوێنە بیکەن کە 63,000 یاخود پارە ئێن لەو شوێنانی کە لە کەرتی تایبەتی ئەکرێت و خەڵک بچێ پارە بە مەسا ئەمەش بەشێکی ترێتی واتە لە جیاتی ئەوەی شتێک یارمەتی خەڵکی کرێکار و زەحمەت کێش بن کە زۆر بە توندی کاری نەماوە کاسپی نەماوە موچەی نەماوە ژیانی نەماوە شتێ یارمەتی بن فریایکەون بە پێچەوانەوە بوو ئەوەندەی تریان لێسن ئەوەندەی تر گیرفانیان ڕوت کردەوە ئەوەندەی تر و هەر ئەوەش بوو کە وای کرد خەڵک بە مەجبوری چۆوە ناو بازار چۆوە دەستی کردەوە بە کار و کاسپی چونکە بەشێکی زۆر ئەوەندەی من بزانم بە پێی ئامارەکان لە 165 با بڵین کار و پیشە لە کوردستان زیاتر کاری دوکانداری و کارێکە کە خەڵک بە مەجبوری خۆی ئەبێ بڕوانان و ئاوی خۆی پیاکە ڕاستە موچە خۆرمان زۆرە بەڵام لەو لایشەوە خەڵکێک کە لە ناو بازارە ئاڵوگۆڕەکەوە بە مەجبوری لە بازارە ئەبێ بژێوی هەر لە دەست با بڵین دەستگێڕەکانەوە هەتا ئەوانەی کەشتی وردە ئەفرۆشن هەتا دوکاندارە بچووکەکان هەموو ئەوانە بە مەجبوری گەڕانەوە سەرکار و کاسپی سەرباری ئەوەی کە مەترسی کۆرۆنا زۆر بوو
بە دڵنیایی ئەوە بەڵێ فەرموو. بەڵێ ڕاستە هەوڕێکیان لەسەرەوەی سێکتەری تەندروستیەکە بەجددی یەکێکی تر بوو لە پارادۆکسەکانی ڕێگەم سیستەمە، یعنی تۆ بینیت ئێمە باز لە هەمان سیستەمەکەین سیستەمی سەرمایهداری کەچی لە جەمسەرێکیا بەو شێوەیە مامەڵە ئەکرێت و لە جەمسەرێکیا ڕێک بە پێچەوانەکەیەوە بۆیە ئەمە زۆر جار ئەم ئەوەی کە سەمیرەمین ڕێک ناوین لێ ناو فۆرمە درندە ئەمریکیەکە لە ناو ئەم ناوچە هەیە سیستەمە سەرمایهداری درندەکەی لێرە هەیە باشە یعنی بڕوا و قەناعەت و هەبێت ئەو کەیسانە زۆرن کە ڕێک بە پێچەوانی ئەوروپاوە لێرە نەک گەڕانەوەیەک نییە جارێکی تر بۆ سێکتەری تەندروستی گشتی و خزمەتگوزاری گشتی بەڵکو کۆڤید-19 بوو بە بەهانەیەک بۆ کردنەوەی بنکەی تەندروستی ئەهلی تازەتر نەخۆشخانەی ئەهلی تازەتر و نەخۆشخانە ئەهلیەکان جارێکی تر مەسەلەن بوون بە کەڵەگا بەسەر نەخۆشخانە حکومیەکانەوە و ئێستا خەڵکی تر چیتر یعنی لەوە دەرچووە بچێت لە نەخۆشخانەیەکی حکومیە خۆی ماندوو بکاو لەسەرا بوەسێت و چاوەڕێی فەحس بکات و ئەوانە یعنی بەڕاستی خەڵک لەوە دەرچووە چیتر چاوەڕوانی نەخۆشخانەی حکومی بێت لە نەبوونی کارمەندەوە بیگرە کارمەند خەڵک گلەی لە کارمەند نییە بەڕاستی تۆ کارمەندی تەندروستی ئەگەر لە سەردەمی کۆرۆنا ئەو هەموو مەترسیی کۆرۆنای لەسەر بێت 2 مانگ معاش وەرنەگرێت ناچێ خۆی بنێ بە خۆی کا بە درعێک بۆ کۆرۆنا باشە لە نەخۆشخانەیەکی حکومیە ڕەنگە و کاتە بچێت لە نەخۆشخانەیەکی ئەهلیە لانی کەم موچەکەی دابین کراوە لانی کەم کۆمەڵی پارێزبەندی و ئەوەی کۆمەڵێ مەسلەی خۆپارێزی ئەوانی بۆ گیرێتە بەر بەس تۆ ئێمە چەندین کەیسەیە کە خەڵک ڕووی کردوتە مەسەلەن نەخۆشخانەکانی کۆرۆناوە کەسێک نەبووە بەدەمیەوە بچێ یا کەم و کورتیەک هەبوو ئەوانە بۆیە ئەمانە هەمووی بەڕاستی ڕێک بە پێچەوانەیە لە ئەوەی کە باسەکرێت ئێستا تۆڵی گەڕانەوەیەک هەیە مەسەلەن بۆ پەرەپێدان بە کەرتی گشتی یاخود کەردی تەندروستی لانی کەم دەست بۆ کەرتی تەندروستی یان پەروەردە نەبرێ لە ئەوروپا بەداخەوە لێرە بە پێچەوانەوە کەرتی تەندروستی کەرتی پەروەردە خوێندر لە پاشەکشەیەکی زۆر گەورایە و هیچ پاڵپشتێک ناکرێ بە هیوام جارێکی تر بتوانین ئەم معادلە پێچەوانە بکەینەوە و بەرەنگاری خەڵک ڕۆڵی زۆرە بێ لە ماکە بتوانێت کە بەڕاستی نەهێڵێت لانی کەم خزمەت گوزاریە گشتیەکانی وەکو کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە ببن بە پارە و ببێتە سێکتەرێکی تایبەت. بەڵێ بەڵێ بە دڵنیایی ئاخر خاڵکە ئەمەوێ زۆر بە کورتی لەسەری بڕۆین ئەویشەوەیە ئەم بارودۆخە کە ئاماژەمان پێکرد بۆ نمونە لە کوردستان ئەوەی کە باسمان کرد جگە لە کەرتی نەدروستی بێموچەیی نەبوونی خزمەت گوزارەکان بە تایبەتیکردنی هەموو کەرتە گشتی و کەرتەکانی خوێندن و کارە باو ئەمانە لە شوێنێکی وەک ئەوروپا و ئەمانەیشە بڵاوبوونەوەی بێکاریەکی بێحەد کە ئەمە لە ساڵی داهاتووە لەوانەیە لە زیاتر دەرکەوێ بەوەی کە بە خەڵکەوە دەرکەوێ ئاسەواری ئابووری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و نەبوون و کەمبوونەوەی ئەو فرسەتە کەمانەی کە کار هەبوو ئەوەندەی تر کەمە بێتەوە بەجێهێشتنی ملیۆنان خەڵک لە حاڵەتی بێکاریە بە دڵنیایی ناتوانێ کاگناجی ناتوانێ درێژماوە بێ چونکە لە دنیا و لە سیستەمی ئابووری سەرمایه‌داریە ئینسان ئەبێ وایان کردووە کە ئینسانە بێ کار بکە بۆی بژی تۆ بەبێ کارکردن بە زەحمەت ئەتوانی بتوانی نان و ئاو و کارەبا و شتە سەرەتایەکانی ژیانت هەبێ واتە تۆ لە شوێنێکە ملیۆنان خەڵک بێکار بێ ناتوانێ بڕوا شت بکڕێ لە بازار بە معنای ئەوەی خودی تەواوی ئەم ئابووریە ئەکەوێتە ژێر پرسیارەوە و ئەکەوێتە بەردەمدا ڕووخان لە شوێنێکی وەکو کوردستانە ئەمە زۆر زیاترە بێ من پرسیارەکەم ئەوەی ئەگەر بە کورتی بڕای تۆ ئەم دیار ئەمەی کە من باسم کرد ئەم سیناریۆی کە من باسم کرد بۆ ساڵی داهاتوو یا بۆ چەند ساڵی داهاتوو نابێتە هۆی ناڕەزایەتی بەرفراوانتر و من نامێ بڵێم پشێوی بەڵام ئەوەی کە خەڵک حتمما ناتوانێت تەحملی ئەوە بکە کە هەم بێکار بێ هەم نان و ئاو و کارەبا و پێویستیە سەرەتایەکانی نەبێ حتمما نەبێ خەڵک بتوانێت
بژی وانە ئەمە ناڕزایەتیان بەرەو کوێ ئەبا بە تایبەت باواز لە ئەوروپا لە بارودۆخێکی وەکو هەرێمی کوردستانە ناڕزایەتەکانی خەڵک بە چ ئاکارێکا بێت ڕاستەکەی هاوڕێیان دقیق وایە ینی ئەمە طبعاً لێکەوتەی زۆر گەورەیە بێ ئەمە و لێکەوتە داراییانەی کە وتمان هەی بووە کۆرۆنا لەسەر چینی هەژار هەیەی وە دوورمەوداش هەر لەسەر ئەو چینە جێهێڵێت ئێمە سەر ڕای ئەو هەموو بارگرانی کە باسمان کرد ئەو هەموو کەم و کورتەی کە هەبووە ئێستا شتێکی تازە لە ساڵی نوێ بەرەوکی گرتوین لە عێراق و کوردستانیش ئەویش دابەزینی بەهای دینارە بەهای دینار طبعاًەوی جارێکی ترم هاوکێشە گەڕێتەوە بۆ دابەزینی نرخی نەوت کە نرخی نەوت دابەزی یەدەکی دۆلار کەمە بێتەوە حتمما لە بانقی مرکزی عێراقیە کە ئەمە ڕوویدا حتمما ئەویژە بێ پەنابا بۆچی بۆ ئەوەی جارێکی تر بەهای دینار دابەزێنێ بۆی دراوی بیانی زیاتر بکات یەدەکی دراوی بیانی زیاتر بکات ئەمەش هۆکاری چی بوو دابەزینی نرخی نەوت هۆکاری چی بوو دابەزی هاتنی کۆرۆنا بوو بۆی هەموو ئەم لێکەوتانە جارێکی تر کە ئێستا لە ساڵی 2020 چینی هەژاران لە عێراق و لە کوردستانە بە خۆیانەوە بینن بریتە لە دابەزینی بەهای دینار واتە ئەگەر تۆ پێشتریش بە هەر بیانوویەک لە بیانوەکان دوو مانگجارێ موچە پێدرا بێت یاخۆت بە بڕێکی زۆر لێبڕینەوە موچە وەرگرت بێت ئێستا ئەگەر موچەکەش و بە تەواوی وەرگری هێشتا تۆ لە سا 20 بۆ لە سا 25 بەهای دراوەکەی خۆت لە دەست داوە کە پێوترێ ئێمە دووشتمان هەیە ئێمە لە ئابووریا نۆمیناڵ وەیج هەیە لەگەڵ ریال وەیج تۆ نۆمیناڵ وەیجەکەش ئەگەر وەک خۆی وەرگریت ئەم موچە ئسمی خۆت وەک خۆی وەرگریت بەڵام لە کرێی حەقیقیە ئەمە پێتەوە دیارە لەبەر چی لەبەرەوەی ئینفلیشن بەرز بووەتەوە لەبەرەوەی هەڵاوسان دروست بووە تۆ لە کاتێکە نۆمیناڵ وەیج وەک خۆی بێت ئەگەر بۆ نمونە ئێمە ملیۆنێ دینار وەرگرین تۆ ملیۆنێ دینار وەک خۆیەتی باشە وەک لە 2020 ملیۆنێک و هەبووە لە 2020 هەر ملیۆنێک و هەیە بەڵام ریاڵەکەی 2021 فەرقی هەیە لە ریاڵەکەی 2020 لەبەرەوەی تۆ لە سا 20 بۆ لە سا 25 ئینفلیشن و هەیە بەرزبوونەوەی نرخی شمەک و کاڵاکان و هەیە هەموو ئەمانش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر چینی هەژارانە لەسەر چینی خوارەوەی کۆمەڵگایە کە لەسەر موچەیەکی دیاریکرا و لەسەریان بڕێ کرێی ڕۆژانەی دیاریکرا و بژێوی ژیانی لەسەرەوە دابین کراوە ئەمە وا ئەکات ناڕەزایەتیەکان بە دڵنیاییەوە بەرز بێتەوە و با بڵین ڕێژەی هەژاری زیاتر ببێ ئەوانەی کە چیتر لە چینی مامناوەندا بوون توانیویانە مەسەلەن ئەگەر لە ساڵی 2019 توانیوێتی لە هەفتەیەکە یەک جار دوو جار بۆ نمونە خواردنی باشی وەکو ئەوانەی پڕپرۆتینن وەکو گۆشت و مریش بخوات ڕەنگە لە 2021 لە مانگی جارێکشان نەتوانێت بیخوات بۆیە ئەمە چیمان پێڵێت ئەمە پێمانەڵێ ڕێژەی هەژاری یعنی ئەوانەی لە چینی مامناوەند بوون یان نزیک بوون لە چینی مامناوەند یەنە خوارەوە بۆ چینی هەژاران بۆ چینی خوارەوەی کۆمەلگا ئەم ڕێژە شێوەیە بەرزە بێتەوە ئیتر ئەبێ چاوەڕوانی ئەوە بی بەڕاستی وەڵامدانەوەی یان بەرەنگاری خەڵک چییە وەڵامی خەڵک چییە وەڵامی کردەی خەڵک چییە بۆ ئەوەی کە بتوانێت بارودۆخی خۆی باشتر بکات وەچیتر بەهانەیەک نەدا بەدەستەوە زۆر جار من یەک شتی خەڵکم یان ئەوانەی خەڵکی عاموانی کە مارکسەڵێ هیچیان نییە لە دەسیبەن ئەوەم پێ ناخۆشە کە زۆر جار بەهانەیە هێننەوە بۆ مەسەلەی کۆرۆنا یعنی ئێمە ئەبێ هەرگیزە و ئامارانەمان لەبەرچاو لا نەچێت کە هەتا ئێسش ئەوانەی کە لە ئەفریقیا بە نەخۆشی زۆر بەسیط لە ئەفریقیا ساڵانە چەند ملیۆنەها خەڵک ئەمرێت ملیۆنەها خەڵک ساڵانە لە برسا ئەمرێت بۆیە ئەم هستریا و هەڵا ئەلامی کە لەسەر کۆرۆنا دروست بووە ئەبێ ئێمە لێکدانەوەیەکی ڕەخنەیشمان هەبێ بۆی ئێمە ئیتر قبوڵی نەکەین بە ناوی کۆمەڵێ ڕێکارەوە کە سوودی نەبێ بۆ چینی هەژاران با بڵێن ئەتوانی بڵێن زۆر گوێڕایەڵی ئەو گوتارە تاگڕەهەندە نەبین بەڵێ
زۆر زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون. بینەرانی خۆشەویست، هیوادارم بەرنامەکە سوودی هەبێ لەو بارەیەوە کە گفتوگۆ و شیکاریەکی هەمەلایەنە هەمەڕەهەندەمان کرد لەسەر مەسەلەی کاریگەریەکانی کۆرۆنا و پەتای کۆڤید لە ساڵی ڕابردووە و بۆ داهاتوو لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و لەسەر ئابووری. بە دڵنیایی بۆ ماوەیەک لایەنی کەم بۆ ماوەی داهاتوو ئەوە ئەبینرێکە ئەم ئاسەوارانە تونترە بێتەوە بەسەر خەڵکەوە، بە تایبەت لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستان کاریگەریەکانی لەسەر ژیان و گوزەرانی خەڵک خراپترە بێ و بەو پێش مقاومەت و بەرەنگاریە کە خەڵک لە مانگی 12 ئەم ساڵە دەستیدایە لە کوردستان دووبارە ئەبێتەوە، جارێکی تر بە هێزێکی زیاترەوە دێتە مەیدان و بەرگری لەوە ئەکاکە لایەنی کەم ئاستێک لە ژیان و گوزەرانی خۆی نەک بپارێزێ بەڵکو هەوڵ باکە کە ژیان و گوزەرانی خۆی بەرەو باشتر بەرێ و هەوڵی گۆڕینی سیستەم و ئەو نظامە باکە ئەوەندەی تر بە بیانووی پەتای کۆرۆنا ئەوی بەرەو هەژاری و بەرەو نەهامەتی زیاتر بووە. من دووبارە سوپاسی میوانەکەم نووسەر و وەرگێڕ ناجی ئەفراسیاو ئەەکەم، سوپاسی ئێوە ئەەکەم بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون و گوێتان گرت و بینەری ئەم بەرنامەیە بوون. جارێکی تر وە بیرتان دێنمەوە کە تکایە بەرنامەکانمان شێر و لایک بکەن لە پلاتفۆرمەکانی فەیسبوک و ئینستاگرام و گوگل و تویتەر و بە تایبەت لە یوتیوب شێری بکەن و سەبسکرایبی بکەن هەتا بتوانن بینەری بەرنامەکانمان بن بە بەردەوامی. شەوێکی شاد بۆ هەموو لایەک.